سڵاتەنێ ببینەرانی کەناڵی ئاسمانی پێیان من عیمڕەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. بێگومان کوردستان یەکێکە لە هەرێمە جوانەکانی جیهان و ئێمە کەمتر گرنگیمان بە جوانی و سروشتی ئەم هەرێمە داوە. و من بەر لەوەی بچمە ناوەڕۆکی بەرنامەکە حەزەکەم خۆتان بینەری چەند وێنەیەکی جوانی سروشتی کوردستان بن. ئێوە بینەری بن و تەوەری بەرنامەکەتان پێدەناسێنم. ئەوەی کە بینیتان چەند وێنەیەکی جوانی سروشتی کوردستان بوو، بەڵام زۆر جار ئێمە درکمان بەو جوانی کوردستان نەکردووە و گرنگیمان پێ نەداوە. بۆ ئەمڕۆ من بە پێویست ویزانی بەرنامەیەکی تایبەت بکەم دەربارەی سروشتی کوردستان، تا چەند ئێمە گرنگیمان بە سروشتی کوردستان داوە و دەمەوێت ئەمڕۆ لەنێ ئەو پێشانگایە فۆتۆگرافەری بم و لە هاوڵاتیان بپرسم ئەخۆ کوردستان بەلای تۆ تا چەند جوانە، ئایا تا چەند گرنگە ئێمە ڕێز لە سروشت بگرین و سروشتی خۆمان بپارێزین. من ڕاست سەرنجی ئەو خەڵکانەتان بۆ دەگوازمەوە کە هاتوون بینەری ئەم پێشەنگای فۆتۆگرافەری بن و بینەری سروشتی وڵاتی سروشتی هەرێمی کوردستان بن. لەگەڵماندا من ڕاست سەرنجی ئەوان بۆیەوە دەگوازمەوە. فەرموو. چی وای کە لەم پێشانگایە فۆتۆگرافەریە بەشدار بی؟ لە ڕاستیدا ئەمڕۆ ئەم پێشانگایە هی هاوڕێکی ئەزیز مەکەوە لەگەڵمە لە بەشی ڕاگەیاندن قۆناغی یەکەم. چ دەبینم لای ئەو وێنەیە زۆر وەستا بوو. ئەم وێنەیە چییە ینی؟ لە ڕاستیدا ئەم وێنەیە بەلای من باشترین وێنەی ئەم پێشانگایە کەوا منداڵێکە و چەپکەی نێرگزی لە دەستەکەەوە سادەیی ژیانی ئەو نیشان دەدات و دەبینم کە وێنەکە بە شێوەیەکی پرۆفیشناڵ گیرەوە. باشە تا چەند گرنگە ئێمە گرنگی بە گوڵی نێرگس و ئەم منداڵە جوانانە و سروشتی کوردستان بدەیت. ئایا گرنگی ئەم وێنانە تۆ لە چیا بینی؟ لە ڕاستیدا گرنگی ئەم وێنە لەوە دەکە دیارە منداڵێکی هەژارە و فرۆشتنی ئەم گوڵشکەوە گوڵێکی سروشتی و لە چیاکانی کوردستاندا هەیە کە دیارە بۆ بژێوی ژیانی خۆی ئەم گوڵی دەفرۆشێت. سروشتی کوردستانە پێ چۆنە تۆ؟ لە ڕاستیدا سروشتێکی ڕەنگینە و سروشتەکەی زۆر جوانەکەەوە پڕە لە گوڵ و ئەتوانی ئەگەر فۆتۆگرافەرەکان ئەگەر بزانن ئەتوانن بە شێوەیەکی زۆر جوان سوود لە سروشتی کوردستان وەربگرن بۆ کاری فۆتۆگرافی چونکە سروشتێکی بێوێنەی هەیە. باشە سروشتی کوردستان زۆر جار دەبینین ئەم جوانی خۆی لە وەرزی بەهار یان دەتوانین بڵێن وەرزی گەشت ئەو جوانیە لەدەست دەدا. لە کاتی نەورۆزەکان لە کاتی گەشتکردن زیاتر خەڵکەکە زۆر گرنگی بە ژینگەکەی نادات. بۆ نمونە سروشتێکی زۆر جوانی هەیە بەڵام تێکی دەدا کە بە پیسکردنی. داواکاری چێ لەو کەسانەی کە گەشت دەکەن لە ئێستاوە گەشت دەست پێ دەکات دەتەوێت چ داواکارییان؟ هیوادارم لە هەموو هاوڵاتیەکەوە دەچن بۆ گەشت و سەیران لە هەر شوێنێک لەم کوردستانە پاک و خاوێنی و ژینگە بپارێزم. من خۆم هەموو کاتێک ئەگەر گەشتمان کردبێت خۆم بەتەنیا علاگەی هەڵدەگرم و ئەوەی لەوەی فڕەدراوە حیلەکەمان هەڵی دەگرمەوە. هیوادارم هەمویان ئەو کارە بکەن و پێکەوە کوردستان سروشتی کوردستان بپارێزین. سروشتی کوردستانت پێ چۆنە؟ وەکو لەو وێنانە دەبینی هەمووی سروشتی کوردستان نیشان دراوە بزانم وێنەی کۆمەڵە وێنەی زۆر پرۆفیشناڵ و جوانیشی تایە. تۆ چیت هەیە لەسەر سروشتی کوردستان؟ سروشتی کوردستان وەڵای ئێمە سروشتی کوردستانمان زۆر جوانە. بێگومان شوێنەکان شوێنی زۆر جوانمان هەیە ئەگەر بە دوایدا بگەڕێ ینی بەخۆی نایەتە بەردەستت دەبێت بە دوایدا بڕێ شوێنە جوانەکان بدۆزیتەوە. ئەو وێنانەی کە دەیبینی تۆ پێشووتر ئەو شوێنانەی کوردستانت بینی بوو؟ ناوەڵا حەز دەکەی ئێستا کە ئەگەر بێت و فۆتۆگرافەرەکانمان بتوانن وێنەی جوانی کوردستان بگرن، کوردستانمان بتوانن زۆر جوان نیشانی وێنای دەوڵەتەکانی تریش بدەن؟ بەڵێ بێگومان کوردستانی شەر وەکو دەوڵەتەکانی تر شوێنی جوانی هەیە، شوێنی پێشکەوتوی هەیە، سەرنجڕاکێشە، گەشتیاری زۆریشی هەیە، شوێنەکانی زۆری باش و خۆش و سەرنجڕاکێشە. زۆرتر دەبینی لە وەرزی بەهار کە خەڵکان گەشت و سەیران دەکەن ئەم سروشتەی کوردستان دەشێوێنن.
چیت هەیە بۆ هاوڵاتیانەی کە گەشت و سەیران دەکەین بۆی بتوانین ئەم سروشتە جوانی خۆمان بەپارێزین. ئێمە پێویستە کە سەیرانێک گەشتێک دەکەین پاشەڕۆکان لە دوای خۆمانەوە بەجێ نەهێڵین، پێویستە هەموو لە دوای خۆی و کۆی بکاتەوە بۆ ئەوی سروشتەکە بەو جۆرە جوانە بمێنێتەوە کو کە هەیە نەک بیشێوێنین پیسی بکەین. سروشتی کوردستان چۆن دەبینیتەوە؟ من سروشتی کوردستان زۆر بە جوان دەبینم لە سەر ئاستی هەرێمی کوردستان بە تایبەتی هەر چوار پارێزگایەکەمان زۆر دیمەنێکی جوانی هەیە، تەنانەت هەندێک شوێن هەیە تاوەکو ئێستا ئێمە نەمان بینیوە، بە تایبەتی لە کاتی نەورۆزان ئێمەی خەڵک دەچین بۆ سەفرە و سیاحە، هەروە حکوومەتی شوێنی تایبەتی داناوە بۆ فرەدانی زباڵەکان، بەڵام ئێمە بە خۆمان سروشتەکەمان پیس دەکەین. خۆمانە سروشتەیە زۆر جار دەشێوێنین لە کاتی گەشتکردنەکە. بەڵێ زۆر زار دەشێوێنین، ئێمە کاتێکەوە دەچینە دەرەوە دەشتوانین عەلاقەی لەگەڵ خۆمان بەرین و زبلەکە لەگەڵ خۆمان خڕکەینەوە بێنینەوە ماڵەوە داینین، بەڵام ئێمە بۆ شێوێ ناکەین. بەڕای تۆ کارتی خەڵکی ئێمە تا ئێستا ڕێز لە سروشتی کوردستان ناگرێت و وە کوردستانەکەی خۆی خۆش ناوێت. هۆکار لە بۆ زۆر شت دەکرێتەوە، خەڵک هەیە ناسەقافەیە زۆر گرنگی بە سروشتکردان ناتن، تەنیا بۆ حەزەکانی خۆی دەچێتە دەرەوە. کاتێکەوە تۆ گەشتێک دەکەی وایە دەچیتە ئەو گەشتە باشە من دەچمە شوێنێک ئەو شوێنە بە پاکی ڕادەگرم بۆچی پیسی دەکەم. باشە چیت هەیە بۆ هاوڵاتیانەی کە سروشتی کوردستان دەشێوێنن یان لە هەروەکو خۆداگاداری ئیتر وردە وردەوە بەرەو وەرزی بەهار دەچین و خەڵک زیاتر گەشت دەکات، بەڵام بەهۆی گەشتەکانەوە ئەم سروشتەیە دەشێوێنن. چیان پێ بڵێ؟ بەڕاستی ئێمە پێش ئەوەی گەشت بکەین دەبینی کەوا دیمەنی سروشتی کوردستان زۆر جوانە بە تایبەتی نەورۆزان، بەڵام کاتێکەوە نەورۆز دێتن خەڵک دەچێت دەرەوە دوای نەورۆز دەبین کەوا ئەو سروشتە چەند ناشرین بووە، چەند شێوەی تێک چووە. ئێوە کار چییە؟ خەڵک دەچێتە دەرەوە بە جوانی ڕای ناگرێت سروشتەکە، پێویستە خەڵک زیاتر هۆشیار بێتن ئاگادار بێتن و لە کاتی گەشت تاواکردنی گەشتەکان پێویستە هەموو شتەکان لەگەڵ خۆیان کۆکەنەوە. ئەزیزان دیارە ئەوەی کە پێویستی بوون بەشێک لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی نێو پێشەنگا بوو کە هاتوون سەیری کۆمەڵی وێنەی جوانی سروشتی کوردستانیان کرد. دیارە بەشێکی زۆری لەوانە گلەیەوەیان هەیە کە سروشتی کوردستان دەشێوێنرێت دوای گەشتەکان، لە دواوەی کە لە وەرزی بەهار دەبینین تەواوی سروشتەکانی کوردستانمان لێ دەشێوێنرێت و بەشێکیان پێیان وایە نەک بەشێکیان زۆرینەیان پێیان وایە کە کوردستان خاوەن جوانترین سروشتا لە بۆنی پارێزگەکانی کوردیان پارێزگەکانی کوردستان بە جیاواز لەگەڵ عێراق خاوەن جوانترین سروشتن و من دەمهەوێت زیاتر ڕاوسەرنجیاوان بۆیەوە بگوازمەوە لەگەڵمان بمێننەوە. ئەزیزان دیارە بەشێک لە وێنانەی کە نمایش کراوە وێنەی فریاد نانەکەلیە کە وەکو فۆتۆگرافەرێک لەم پێشانگایە بەشدارە بم بە پێویستی دەزانم شکنەوەی چەند وێنەیەکمان بۆ بکات و باسی پێشەنگامان بۆ بکە. کاک فریاد چی وای کردووەوە پێشەنگایەکی فۆتۆگرافەری بکەنەوە؟ بەڵێ ئامان جێمە لە کردنەوە پێشانگایە نیشاندانی سروشتی کوردستانەوە بۆیە قەڵاتشمان هەڵبژاردووە کە گەشتیارێکی زۆر بە خۆتان دەزانن ڕوو لە قەڵات دەکەن کە بۆی ئەو سروشتە ببینن و ئەو پێشانگای ئێمە من و مامۆستاویستە بە وێنەی سروشت بەشداریمان کردووە کە بە خۆشحالی و ناوەندیکانی هەڵساون بەکردنەوەی ئەو پێشانگایە. ئامانجی من خودی خۆم ئەوەیە کە سروشتی کوردستان بەو خەڵکە پیشاندەم کە دێن سەیری ئەو پێشانگایە دەکەن. باشەوەی کە دەبینین ئێستاکە ئەم وێنەی تۆیوانە ئەم وێنە چێن دەرەیە و لە چ گۆشەیەک ژیراوە؟ ئەو وێنە گەلی سێپڕکایەوە تۆزێک جەوەکەی خۆش بچووی لە ناو ئاوەکە ئەو وێنانە تۆزێک قڕس بەدەست دەگەن وەستینجی کامێرەکە دەبێت تۆزێک چاوەڕێ بکەی و بڵێن هوەرێک لە وێنەکە بەکار هاتووە کە دەبینین ئاوەکە شێوەیەکی داوە ئیتر کاتی دەوێت ئەو وێنانە بەدەست دەکەین ڕەنگە چەند جارێک ئەو شتانە دووبارە بکەوت کە تا وێنێکی ئاوات دەست دەکەوێتن. هاوکارمان حەزەکەم بەشێک لەو وێنانەشیکردنەوەمان بۆ بکەیت ئەم وێنەیە هیچ شوێن دەریە ئەوە دەڤەری بارزانە پێی دەڵێن گوندی کۆلیکتا کە پایزێکی یەکجارێک جار جوانیە بە جدی مرکە یەکەم جار بۆ خۆمە شوێنم بینی دڵم خۆش بکەم شوێنی ئاوامان هەیە لە کوردستان. ساڵێک هەم وێنەیە ئەمە 2 ساڵ بەر لە ئێستاە
و ساڵانەش ینی ئەو بڵێن دیمەنە لەوێ دروست دەبێتەوە هەموو ساڵێک کردو تۆ دەست بکەی بە وێنەی سروشتەکانی کوردستانەوە گرنگی بە سروشتی کوردستان بدەیت. خۆی فۆتۆگرافی دنیایەکی خۆشە. ینی من هەر بڵێن کە لە 2014ەوە دەستم پێ کرد پێم خۆشە، ینی دەمەوێت خزمەتێک بگەێنم لە ڕێی فۆتۆکانەوە کە ئامانجی من ناساندنی سروشتی کوردستانە، شوێنە گەشتیارەکانی کوردستانە و بۆی بە دنیای دەرەوە یاخود بڵێن دەبینن کە وڵات لە چەند بارودۆخی ناخۆش و ئەم شتانە دێتن و ئەوانە بگوازینەوە بۆ خەڵک. فۆتۆگرافی پەیامێکی گەورەی لە پشتەوەیە کە هەر کەسێک کار لە هونەری فۆتۆگرافی دەکات پەیام لە وێنەکانیدا هەیە. من یەکێک لەم وێنانە زۆر سەرنجی ڕاشێشم ئەویش ئەو وێنەیە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ بیگوازێتەوە ئەو وێنە کوێ و چۆن گیراوە. ئەم وێنەیە کاک ئەمران ئێمە ساڵانە چەند برادێکی گەشتێکی تایبەت دەکەین کە دەچین 2 ڕۆژ و شەوێک دەمێنینەوە ئەوە لای بڵێن سەمپەگ و ئەو ناوەیە ئەو ڕێیەک دەبینین کە ئەوە خەڵکی ئەو گوندانە دێن کاتژمێر 3 بەیانی دەچن بۆ ڕێوازکردن. ئەو منتیقیە ڕێواسی زۆر باشی ڕێی پیادەیە بڵێن ڕێی پیادەیە پێدا دەڕۆن و بۆی کە بچنە ئەو شوێنانەی کە ڕێواز بەدەست بێنن و ئەو ڕۆکە خۆماڵیانەی کە لەوێ هەن. ئەم وێنەیە لە وەرزەی گیراوە و ئەم وێنەیە لە وەرزی پێگەینی گەنم ئەگەر سەیری وێنەکە بکەین دەبینین تۆزێک لە گەنمەکە زەرد و تۆزێکیشی کەسکەوە بڕابکەم پێگەی گەنم لە مانگی 6 و ئەو کاتانە پێدەگەیانی بەرەو هاوین دەڕواتن. دیمەنەکە سەر ڕێگای کوێ هەولێرە کە بەرە بڵێن کاتی خۆر ئاوابوونە دیمەنەکە وێنەمان گرتووە. کاکفریا تا چەند گرنگە ئێمە گرنگی بە سروشتی خۆمان بدەین و سروشتی خۆمان ئەو سروشتە ڕەنگینەمان بپارێزین. بێگومان ئێمە خودی خۆم ئامانجی من ئەوەیە کە ئێمە دین دەرکانە لە پێشایەنگایەکەوە ئەو وێنانە نمایش دەکەین، یعنی چەند جوان ئێستا کە دەبینن دیمەنی زۆر جوان کە برادەران و هەمومان بێک و ئەو دیمەنە جوانانەمان نمایش کردووە دەبینن کە سروشتێکی یەکجار جوانمان هەیە. ئامانجی سەرەکی من ئەوەیە کە ئەو سروشتە پیس نەکرێتن، کە ئەو سروشتە نەشێوێندرێتن و بتوانین پارێزگاری لێ بکەین، ینی با هەر هیچ نەوە وڵاتانی تر بۆ وڵاتی خۆمان خۆش نەوێتن ئێمە کە معلومە لای جەنابتان کە دەبینین لە کاتی بۆنەکان و نەورۆز ئەمانە ڕەنگە ئینسان زۆر بێزار دەبێت. من مەبەستمە ئێوە لە کاتی نەورۆز و یان کاتی گەشتەکان کە شەتان بۆ دروست نابێت لەوەی کە سروشتی کوردستان وەکو خۆی گەشتیاران ناهێڵنەوە سروشتی کوردستان ئێوە وەکو فۆتۆگرافەران بێگومان لەوانەیە ئێوە لە هەموو کەسە زیاتر هەست بە پیسی و سروشتەیە بکەن لەوانەیە چکە ئێوە تەنها لە کاتی گەشت و سەیرانەکان سەردانیم شوێنانە نەکەن هەروەکو خۆت باسی کرد ئەنی شەو دەچن و دەمێننەوە و تەنها بۆ فۆتۆیە. ئەوەی کە زۆر ئێمە بێزار دەکەوە خۆت باس کرد هەموو جارێک ئەمە من زۆر فۆتۆی باشم لەدەستەوە بەهۆی پیسی شوێنەکە، یعنی ئێستا بۆ نمونە ئەو فۆتۆی ئەگەر بچین تەماشای بکەین ئەمەیان ئەمە بڕوا بکە نزیکەی چارێکێک 20 دقیقە وێنەگرەکەم هاوکار بێ باسی ئەم فۆتۆی مامە بکەی کێشەی چ بۆمە ئەوە نزیکەی 20 دقیقە بۆ چارێکێک ئەو دەوروبەری ئێرەمان خاوێن کردەوە، یعنی بڵێن بتڵی ئاولێرکانە کەوت بوو ئەلاگەی لێ کەوت بوو بەجددی ئەو شوێنێک کە ئێمە چوین ئەم ناوچەیە کە ئێستا باسی دەکەین ڕێگەکە سەختیشە، بەڵام ینی خەڵکێکی کەم دەتوانێت بچێتە ئێرکوانە تووشی سەرسوڕما بوون کە بۆوە پیس کراوە ئاگر کرابەوە لەوێن دەرفڕێدرابوو ئەوە بۆ خۆتان دەبینن گەر دیمەنەکە دیارە هەمووی دارە ئەوە ئاگر بگرێتن بەجددی زەرێکی زۆر بۆ سروشتە دەگاتن. چیت هەیە بۆ هاوڵاتیانە دەتەوێت لە کۆتاییەکەی چ پەیامێکیان پێ بڵێ بۆ ئەوانەیە کە لە لێستاوە دەست بە گەشت دەکەن و ئیتر وردە بەرە و گەشتەکانی بەهارە دەچن. پەیامی من ئەوەیە تکایان لێ دەکەم کە شوێنەکان پیس نەکەن، پاشماوەی خۆیان بەجێنێڕن، ئەمە ڕەنگە ئەم پاشماوەیە بەجددی لە لای من وەک سەرەتانێک بۆ ئەو سروشتە دەیبینم کە مرۆڤ تووشی سەرەتان دەبێت چ نەهامەتێک دەبینێ. پیسکردنی ئەو شوێنە گەشتیاریانانی لە پای چی بۆ ئێمە بیر نەکەینەوە کە ئەو شوێنە لە دوای من کەسێکی تر دێ لێرەدا دەنیشێتن بۆ پیسی بکەم بۆ ئەوەی دوای خۆم ئەزێت بدەم کە بێ ساعتێک بە پاشماوە خایانکردنەوە کە من خەریک بێتن. هیوادارم ئاستی ڕۆشنبیریمان باش بێتن لە ڕووی گەشتەوە کە ئێمە فۆتۆگرافەرین هەست بە شتە زۆر دەکەین ئەوانەی گەشت دەکەن و کاتی گەشت نزیک بۆتەوە بتوانن شوێنەکانی خۆیان پاک ڕابگرن. کۆمەڵی وێنەی جوانی سروش لێرە ئاڕست کراوە. تۆ چی وای کردووە بێتە پێشانگایکی ئاوا و سەیری وێنەی و فۆتۆگرافەرانەکە؟
سەرەتا دەستخۆشی لە کاکفریا دەکەین کاڵسە باکردنەوەی ئەم پێشەنگایە فۆتۆگرافەریە کە چەندین سروشتی جوانی نیشانداوە کەوای کردووە کە گەشتارەکان زیاتر ڕووبکەن ئەم ناوچەیە وکردنەوەی ئەم پێشەنگایە بە گرنگی ئەزانین و پێویستیشە زوو بکرێ بۆ ئەوەی گەشتیار زۆرتر ڕووبکات ئەم ناوچەیە باشە کۆمەڵی وێنەی زۆر سەرنجڕاکێش دەبینم لێرە ئەڕسکراوە تۆ پێشووتر ئەو جوانی سروشتی کوردستانت بینی بوو یان لێرەوە هەزەکەی ئاشنا بووی بە بەشێک لە سروشتی جوانی کوردستان بەشێکیانم بینی بوو بەڵام بەشێکیان تازە ئاشنای بووم با بینینی ئەوێنان گرنگە ئێمە ئەو جۆرە پێشانگایانە بکەینەوە فۆتۆگرافەرانمان گرنگی بە فۆتۆی سروشت بدەن بەڵێ بێگومان گرنگە ئەمەوە کات کە گەشتاری زۆرتر ڕوو لە ناوچەکەمان بکات باشە لە ئێستا کەدا دەبینین وردە وردە لە وەرزی بەهار نزیک دەبینەوە خەڵک بۆ گەشت و سەیرانەکان دەڕوە بەڵام دەبینین دوای تەواوبوونی وەرزی بەهاریان لە ناوەڕاستی وەرزی بەهار سروشتی کوردستان بە تەواتی دەشێوێنرێت تۆ چیت هەیە بۆ هاوڵاتیانە پێ دوایە لەبەرچی ئەم سروشتە جوانەمان لێ پیس دەکەن پێویست هەر کەسێک کە ڕوات بۆ سەیران لە دوای ئەوەی کە سەیرانەکەی تەواو بوو خۆشەکانی خۆی کرد پێویستە پاشماوەکەی خۆی کۆ بکاتەوە و بخاتە زەبالەیەکی لەو شوێنەوە واتە لەو شوێنەوە نزیک بێت و پاکوخاوەنی ناوچەکە پارێزێت لەوانەیە گەشتارێکی تر بێت سەردانی و ناوچەیە بکات بۆ ئەوی جوانەکەی بەباشی بمێنێتەوە و تاکو نەبێتەوەی کەمبوونەوەی گەشتارەکان داواکاری چیە لە هاوڵاتیانی لەوانەیە کە گەشت دەکەن داواکارم لە هاوڵاتیان لە دوای خۆیان کە لە سەیران هاتنەوە شوێنی خۆیان باکی بپارێزن و پاشماوەکانیان لە شوێنەکانی خۆیان بەجێنێڵن چی وای کردو تۆ بێتە پێشانگایەکی فۆتۆگرافەری یەکەم شتکەوای کردم بێمە پێشانگا فۆتۆگرافی ئەوەیە کە هانی فۆتۆگرافارەکانمان بدەین کە لە هەموو لایەکانی کوردستانەوە هاتوون و ئەم پێشانگا فۆتۆگرافەری جوانیان بۆ ئێمە کردوتەوە و کاری دوم شەوێ زیاتر ئاشنا بم بە کلتوری کوردستان و تەنانەت نە کلتوری کوردستان کلتوری هەموو وڵاتانی دەرکە لێر خواندا کۆبووتەوە ئەبینین چەندان وێنەن لە چەندان وڵاتی ترەوە هاتوون لە چەندان ناوچەی کوردستانەوە هاتوون هەموویان لە هەولێری پایتەخت لە خەڵا کۆبوونەتەوە ئەو سروشتەی کە لێرە نمایش کراوە تۆ پێشتر ئەو سروشتە جوانەی کوردستانە بینی و بەشێکیانم بینیەوە بەڵام بەو شێوە کژگیرە نەمبینیەوە ینی هەندێک ناوچە هەیە کە تا ئێستا من پێشی ئاشنا نەبووم هێشتا نەچووم بەم شێوە ینی ئێستا بینم کردوتەوە کە پاش بینین ئەم فۆتۆیانە سەردانی ئەو ناوچانەش بکەم باشە لێرەوە بۆت بەدیار کرد کە ئێمە خاوەن سروشتێکی زۆر جوانی لەمێش بۆم بەدیارکەوتە کە خاوەن سروشتێکی جوانی بەڵام ینی ئۆکەی لە مێشتی من زیاتر تەئسیر کرد و زیاتر ئەوەی بتوێت تەئسیر کردم کە زیاتر هەوڵ بدەم منیش وەکو ئەوان سروشتی کوردستان زیاتر بناسێن و بیپارێزم باشە بۆ کاتیە تاوە پێستا کە ئێمە ڕێز لە سروشتی خۆمان ناگرین سروشتی خۆمان خۆش ناوێت ئێمە نەکرد لە ڕووی سروشتۆ تەنانەت لە هەموو پرسەکانی دیکەشەوە ئێمە کەمتر گرنگی بە شتانەی دەدەین کامانە زیاتر گرنگی بە شتان دەدەین کە نیمانە باشە داواکاری چییە لە هاوڵاتیان خۆ دەزانێت ئێستا وردە وردە لە وەرزی بەهار نزیک دەبینەوە و هاوڵاتیان بەرەو گەشت دەچن سەیرانەکانیان دەکەن بەڵام زۆر جار دەبین ئەو سروشتە جوانی کوردستان یان سروشتە ڕەنگینەمان تێک دەچێت لە دوای گەشتەکان دەتەوێت لێرەوە چیان پێ بڵێ بێگومان پیسکردنی سروشت وەکو ماڵی دووەمان وایە سروشتانات لە ماڵی شمان مهمترە ئێمە هەمومان زادەی سروشتین ئەگەر بێت ئێمە سروشتەکەمان باش دڵنیا بن سروشتەکە تۆڵەمان لێ دەکاتەوە بە هەر شێوەیەک بێت باشە داواکاری چێ لەو هاوڵاتیانە یان لەگەڵ ئەو خانەوادانەی کە گەشت دەکەن پێویستە چی بکەن لە کاتی گەشتکردن بەر لەوەی بستنە شوێنە گەشتیارەکان بێگومان پیس نەکردنی و تخڕکردنەوەی ئەو شتانی کەوا دەکات ئەوکان تخڕکەوە یان برنی علاگە و تەنان ئێستا زۆر جار ئاسانکاریش کرا بۆ ئەوی ئێمە شوێنەکەوارەکان پیس نەکەین لەلایەن سێتەڕەکانەوە علاگەت هەوزێ دەکرێت هەموو ئاسانکاری کرا بۆ پیسەکەن ئەوە کەڕێتەوە سەر پەروەردەی خۆمان دیارە مامۆستا یوسف حەمەڕەشید یەکێکە لە فۆتۆگرافەرەکان کە لەم پێشانگایە بە کۆمەڵی فۆتۆی سروشتەوە بەشدارە بۆیە دەچینە لای ئەو ڕاوسەرنجی ئەویشتان بۆ دەگوازینەوە بزان چی وای کردووە کە بەشدار بێت لە پێشانگایەکی ئاوا تایبەت بە فۆتۆی سروشت مامۆستا یوسف چی وای کردووە تۆ پێشانگایەکی ئاوا خۆبەخشانە زۆر جار تایبەت بە سروشتی کوردستان بکەیتەوە لە پێشەژیدا بە خێراتنیەوەی بەڕێز دەکەم ئەمجار ئەو بەڕێزانی کە هاتوونە بینەری فۆتۆکان دەبن ئەوەی ڕاستی بێ ئەسیری شاعیر دەڵێ بێرە کوردستان عزیزم گەر تۆ سەیرانت دەیە بت بەمە قەندیل ئەگەر گۆڵزاری چێستان دەیە جا ئەم وڵاتی ئێمە بەڕاستیار بۆ خۆی سەیرانگایەکی گەورەیە سەیرانگای ینی هەر سروشتەکەی وا هەڵکەوتووە لە سەیرانگایەکی گەورە دەچێ ئیدی هەروەندە تۆ دەست کامیرەی گرت و تێکەڵ بۆ سروشتە بووی بۆ خۆت
ئەگەر هیچ لە هونەری وێنەگرتن نەزانین دەبێ فۆتۆگرافەرێکی باش سروشتەکەی مساعدە بۆی کە سروشتەکەی بۆ ئێوە بێگومان بەڵێ سروشتێکی وای هەیە کە یعنی تۆ بە سروشتی خۆت دەبی بە فۆتۆگرافەرتیدا ماوەساش حەزەکەم باسی چەند وێنەیەک بکەین ئێستا وێنەیە زۆر سەرنگی ڕاکێشەمەیەکە لە وێنە جوانەکە ئەمە لە چ وەرزێک گیراوە و کوێیە ئەومانجی هەشتە تەبان کوێستانەکانی مەرگەوەڕە ڕۆژهەڵاتی کوردستان بڵێ ینی ئەو کەوێ بەفری پێ دەڵێن ڕەوەندەکانی ڕۆژهەڵات مەرگەوەڕن تەبان ئەومانجی هەشتەوە بەفر دەمێنێتەوە یانی پایێزش هەر دەمێنێتەوە بەفری بەسەردا دەبارێتەوە جارێشتر ئەو چەند ساڵ پێش ئێستاکە ئەم وێنەیە بە درستی نازم ڕەنگە 4-5 ساڵێک بێ بەڵێژ یەکێک لە وێنەکان ئەم پیرە ژنە بینین کە گوڵەکان ئاو دەدا وێنێت لە چ کاتێک گرتووە و چۆن گیراوە دیارە وێنەیە بەڕاستی وەک دەڵێ سەلیقەی لادێنیشتنان نیشانەدا ژیان دۆستی لادێنیشتانە ئەوە بۆ ماوەیەکی کورتش لەوێ دەمێنەوە گوندی بێگڵاسی بناری مامەندەیە چیای مامەندە تەمەشا دەکەی ینی ئەگەرچی بۆ ماوەی چەند مانجێک هاوی نان لەوێ دەبن چونکە بەوەی سەختی و بە فوربارینەوە دێنە خوارێ و دێنە قەڵازێ کەچی لەو ماوە کورتە چەند گرنگی بە سەوزە و بە ژینگە دەدەن یعنی بە جوانکردنی ژینگە و ئەو سەریقە و جوانی کە ئەوان مەسەلەن دەرەخا کە لەوێ دەمێنەوە من کۆمەڵی وێنەی زۆر جوانی تیا من نازان باسی کامە وێنە بکەین بەڵام حەزەکەم بین باسی ئەو وێنەیە بکەین کە ئەم وێنەیەش هەروە بینین سەوزایی و بەفر و مەڕوم یەگەڵ لە هەموو تێکەڵ کردووە لەم وێنەیە مەبەستی چیە لەم وێنەیە ئەوە لەگەڵەوەی بەفری تێدایە بەڵام هاوینە بەڕاستی ینی مانجی حوتە تەمموزە ئەم وێنەیە لە هاوینە گیراوە هاویندا گیراوە ئەوجا سەوزی و بەفرودی وەک وتم یان ڕێک تەمموزەکە لای ئەمە بە گەرمترین وەرزی مانجی هاوینەکەمان مەرگەوە ڕاینە کوێستانەکانی مەرگەوەڕ تا چەند هاوڵاتیان مساعدن بۆ ئێوە بۆ ئێوەی فۆتۆگرافەر سروشتەکان ئەپارێزن وەکو خۆیان بەداخەشتەکانی شتەکە ڕەنگە ڕێژەی بێتتر هەندێک خەڵک هەیە بەڕاستی زۆر پابندە بە خاوێنی ژینگە و پاراستنی جوانەکانی ژینگە بەڵام هەشە بەڕاستی زۆر گوێی پێ نادا بەڕاستی یعنی ئەمە نەگەر بۆ ئەمە وەک فۆتۆگراف بۆ هەموو کەسێک کە علاقەی بە ژینگە و ژینگە دۆستیەوە بێ بەڕاستی ئازاری پێچێتر باشە شتێک وای کردیانی خودی خۆت هەڵسی ئەم پێشانگای بکەیتەوە بە کۆمەڵی وێنەی سروشتی جوانی کوردستان بەشدار بین تەنها سروشتە جوانەکەی کوردستان بوو دیارە من ئەگەر باز لە خۆم بکەم من دروست 16 ساڵ پێش ئێستا وەک پیشەی مامۆسایەتی کەوتومەتە ئەو شوێنانێک کە ئەو سروشتە جوانەیە دەڤەری مێرگە سوور و بارزان ئیدی بە حکمەوەی فەراغێکی باشمە بوو بۆیە ویستم ئەو فەراغە بەڕاستی بخۆزمەوە بۆ ئەوەی کە هەر بێبایە وەختەکە بەڕێ نەکەین زیاتر خولیاندایە وێنەگرتن و کاری فۆتۆی هەر وێنەی سروشت کاری سروشت دەکەی زیاتر بەڵێ ئیشەکانی من هەموو لەسەر سروشتی کوردستان شوێنی کوردستان گونجاوە بۆ وێنەی سروشت و ئێمە سروشتی جوانمان هەیە کە خەڵکی ئێمە تا ئێستا پێی ئاشنا نەبوو بێت بە دڵنیایە پێ دەڵێم یعنی ئەوانەی کە لێرە ئارەسکرانچە ئەوە یانەی هاوکارەکانی ترم لێرە وەک فۆتۆگرافەریشیانە سەری کردووە بەشێکی یەکجار کەمی جوانەکانی کوردستانە چونکە شوێنی سەخت و لاتەریک و چەپی وامان هەیە زۆر گونجاوە بۆ حتا بۆ شوێنی گەشتیاری و سەیرانگای زۆر جوان بەڵام ئاسیە یعنی شوێنەکە سەختە لە ڕووی ڕێگاوبان و هاتچوو گەشتن پێی کەمێک ناڕەحەتە بینەران بیسەرانی خۆشەویستەوەی گوێبستی بوون پەیام و سەرنجی هاوڵاتیان بوو کە سەردانیان پێشانگایان کردبوو بە جێگای خۆشحاڵیە بەشێکی زۆریان لە دوای بینینی ئەم وێنانە هەستیان بە جوانی سروشتی کوردستان کرد و سروشتی کوردستانیان بە پەسەندزانی بەم ئەندازە گەشتمە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر هەر ژیانتان وەکو گوڵی نێرگز جوان و بۆن خۆش بێ تا ئەڵقەیەکی تر بە دیدەمتان شاد دەبمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس کامێرەمانی خۆشەویستم بە ئێوە دەگەێنم تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ